حیزبەکان شەڕی کورسیەکانی سلێمانی بە سەرۆکی لیستەکانیان دەکەن. سلێمانی بە 38 کورسیەوە دەبێتە چەقی ململانەی لایەنەکان بۆ ئەم هەڵبژاردنە. حیزب و لایەنەکان دەیانەوێت کێ بکەنە سەرۆکی لیستەکانیان. چۆن ململانێ و ڕکابەری دەکەن تا هەر یەکەیان پشکی خۆی لە کورسیەکانی سلێمانی بپچڕێت. کەمتر لە هەفتەیەکی ماوە بۆ تۆمارکردنی کاندید و لیستەکانی لایەنەکان بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان. لایەنەکانیش سەرقاڵی یەکلایکردنەوەی کاندید و سەرۆک لیستەکانیانن. بۆ ئەم هەڵبژاردنە چاوەڕێ دەکرێت سلێمانی ببێتە چەقی ململانەکان. بۆیە حیزبەکان دەیانەوێت با لیستێکی قورسی ژمارەی کاندید و سەرۆک لیستی بەهێزەوە دابەزن تا بتوانن ڕکابەری لایەنەکانی دیکەی پێ بکەن. چونکە ململانەی بازنەی سلێمانی سەخت دەبێت و زۆرترین ژمارەی کورسیشی دەبێت بۆ پەرلەمان کە 38 کورسیە. با پێی زانیاریەکانی تیوار یەکەتی لامشتومڕی یەکلایکردنەوەی کاندیدەکانی لە کۆتایی نزیک بۆتەوە و بە نزیکەی کاندیدەکانی ئەو حیزبە ئامادەن و بۆ سلێمانی زیاتر لە ژمارەی کورسی بازنەکە کاندیدیان هەیە. بەڵام گەشتی بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی لە یەککاتدا بۆ دەرەوە پەسەندکردنی لیستەکەی دووەخستووە و چاوەڕێ دەکرێت لەگەڵ گەڕانەوەی بافڵ تاڵەبانی لەم هەفتەیەدا سەرۆکی لیستەکە لە پارێزگاکانیش یەکلایی بکرێتەوە. کە تیوار زانیوێتی هەریەکە لە ڕێوەسفای قوسالار مەحموود ناویان دەهێنرێت بۆ سەرۆکی لیستەکە لە سلێمانی. بەڵام ئەمەش تا ئێستا بە تەواوەتی یەکلایی نەبووتەوە. هەرچی پارتیشا چاوەڕێ دەکرێت بە سەر و 20 کاندیدەوە لە سلێمانی ڕکابەری برنەوەی چەند کورسێک بکات. ئەو حیزبەش بەهۆی هەڵوێستەکەی هەفتەی ڕابردوو بۆ بەشداری نەکردن لە هەڵبژاردننی یەکلایکردنەوەی سەرۆکی لیستەکەی لە سلێمانی و بازنەکانی دیکەش دووەخستووە. بەڵام سەرچاوێکی ئاگادار باسی لەوە کردووە ناوی هەریەکە لە سانە و فەرێدون جوانڕۆیی، حەسەن جەباری و چەند کەسێکی دیکە دەهێنرێت بۆ سەرۆکی لیستی پارتی لە سلێمانی. سەبارەت بە نەوەی نوێژ لیستی کاندیدەکانی هێشتا یەکلایی نەکردوتەوە. با پێی زانیاریەکان جوڵانەوەکە لە ڕۆژانی کۆتاییدا لیستەکە دەداتە کۆمیسیۆن. تیوار زانیوێتی نەوەی نوێ پێ ناچێت بۆ سەرۆکی لیست پشت بە کەسانی دیار ببەستێت. بەڵام سەرچاوەیەکی نزیک لە نەوەی نوێ با تیواری وت چەند کەسێک بۆ سەرۆکی لیستەکان لە سلێمانی ناویان دەهێنرێت کە هەریەکە لە ئیسماعیل نامیق و مەریوان حسێن و مژدا مەحمودن. ناوەکانیش لە چەند ڕۆژی داهاتوودا یەکلایی دەبنەوە. سەرچاوەکە وتیشی لە ناونەوەی نوێ کەس نازانێت کێ کاندید و سەرۆک لیستە تا کۆمیسیۆن ڕای دەگەێنێت. هەرچی یەکگرتووی ئیسلامیشە هەریەکە لە مستەفا عەبدوڵڵا و عوسمان کاروانی وەک سەرۆک لیست پێشنیاز کراون. بەڵام بەپێی ئەو سەرچاوەی بۆ تیوار دواوە پێدەچێت مستەفا عەبدوڵڵا چانسی زیاتر بێت. سەبارەت بە کۆمەڵی دادگەریش پێستون حەمە ساڵحی بۆ سەرۆکی لیستەکە لە سلێمانی دیاری کردبوو. بەڵام بەم دوایانە کۆمەڵ گۆڕانکاری لە لیستی کاندیدەکانیدا کرد و ڕوون نییە ناوبراو لە شوێنەکەی لابراوە یاخود نە. لە لایەکی ترەوە لیستی ڕەوتەکەی عەلی حەمە ساڵحیش یەکلایی بوونەتەوە کە عەلی حەمە ساڵح خۆی سەرۆکایەتی لیستەکەی بکات لە بازنەی سلێمانی. ئەمەش ئەگەر کۆمیسیۆن گرفتی بۆ دروستکەن بۆ پێی شوێنی نیشتەجێبوونی خۆی لە هەولێرە. بەرەی گەلیش بە سەرۆکایەتی لاهور شێخجەنگی یەکلایکردنەوەی کاندید و سەرۆک لیستەکانی بە تایبەتی لە سلێمانی خستۆتە ڕۆژەکانی کۆتایی. با پێی سەرچاوەیەکی ئاگاداریش ناوی بەختیار شاوەیست دەهێنرێت. بەڵام تیوار ئەوەشی زانیوە بەرەی گەلتاوتوی ئەوەشی کردووە کە سەرۆکی لیستەکەی لە سلێمانی لە کەسە دیارەکانی پێشتری ناو یەکەتی نەبووێت بۆ ئەوەی وەک کاردانەوەی ناو ئەو حیزبە دەرنەکەون و دەنگی ناڕەزایی خەڵکیش ببەن و بتوانن لە سلێمانی چەند کورسیەک بەدەست بهێنن. هاوپەیمانی نێوان سۆسیالیست و شیوع و زەحمەتکێشانیش چاوەڕێ دەکرێت شەرام محەممەد حاجی مەحموود سەرۆکی لیستەکەیان بێت بۆ بازنەی سلێمانی. هەر چۆنێک بێت بازنەی سلێمانی بۆ هەڵبژاردننی ئەمجارە چەقی ململانەکانیان دەبێت. بۆ پێی لیست و ڕەوتی نوێ تێدا بەشدارن و چاوەڕێ دەکرێت هەر لە سەرەتای بانگەشەوە بازنەکە چاوی دەنگدەران بۆ خۆی ڕابکێشێت.